بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست حکوومەت یاریمی کوردستان لەبارەی دانوستانەکانی لەگەڵ بەغداد کۆبوونەوەیکی ئەنجامدا و باز لەوە دەکات کە هیچ بوێنەوەیەکیان بۆ حکوومەتی عێراق نەهێشتۆتەوە بەوەی کە ڕێکەوتن بکرێت لە بەرامبەریشدا بەشیر لە پەرلەمانتارانی کورد لە پەرلەمانی عێراق باز لەوە دەکەن کە حکوومەت یاریم خۆی لە کێشەی سەرەکی دەدەزێتەوە کە ڕادەستکردنی نەوتە. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز رابوون معروف سەرۆکی فراکسیۆنی ئایندە لە پەرلەمانی عێراق تاوتوێیەوە دەکەین ئایا بۆچی ڕێکەوتنێکی ژیر ناکرێ و دەکرێت لە ناو پەرلەمانی عێراق چی بکرێ بۆ مەسەلەی پرۆژە یاسای بودجەی 2021. حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت هیچ بیانوێکیان بۆ حکوومەتی عێراق نەهێشتووەتەوە. بەشێک لە پەرلەمانتارانی کوردیش ئاماژە بەوە دەکەن حکوومەتی هەرێم نەوت تەسلیم ناکات و خۆی دەدزێتەوە. لە شاری هەولێر کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێم بەڕێوە چوو. لە ڕاگەاندراوی کۆبوونەوەکە بە هیچ شێوەیەک باز لەوە نەکراوە حکوومەتی هەرێم ئامادە بێت بۆ ڕادەستکردنی نەوت. لە ڕاگەاندراوی کۆبوونەوەکەدا هاتووە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت ئاماژەی بەوە کردووە حکوومەتی هەرێم هیچ بیانوێکی بۆ حکوومەتی فیدراڵی نەهێشتووەتەوە و لە چوارچێوەی دەستوردا هەموو پابەندبوونەکانی خۆی جێبەجێ کردووە. لە هەمان کاتیشدا لە ڕاگەاندراوی کۆبوونەوەکەی حکوومەتی هەرێمدا بە هیچ شێوەیەک باز لەوە نەکراوە کەی موچەی مانگی 11 و 12 موچەخۆرانی هەرێم دابەش دەکرێت. دوای کۆبوونەوەکەش جوتیار عادل وتەبێژی حکوومەتی هەرێم لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا هیچ وادێکی بۆ دابەشکردنی موچەی 2 مانگی کۆتایی ئەم ساڵ دەستنیشان نەکردبوو و ڕایگەاند. چاوەڕێن بەغدا موچەی ئەو 6 مانگە بنێرێت کە نەیناردووە. دوای دانەوەی ئەو قەرزەی حکوومەت کردوێتی بە پێی داهاتی بەردەست موچە دابەش دەکەن. هەر کاتێک ئەم موچەیە ناردرا بێگومان ئێمە پێشترش ئاماژەمان کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی ئەو داهاتی کە لە بەردەستێتی و بە پێی ئەو پارەی کە حکوومەتی عێراق دەینێرێت ئەو بەشەی کە حکوومەتی هەرێمی کوردستانی قەرز کردووە لەو پارەی پێدەدرێتەوە ئەوی تریش بۆ موچەی داهاتوو داوەشەکات. بەشێک لە پەرلەمانتارانی کورد لە بەغدا ئاماژە بەوە دەکەن حکوومەتی هەرێم بۆ ساڵی 2021 دووبارە خۆی دەدزێتەوە لە ڕادەستکردنی نەوت بە کۆمپانیای سۆمە و خەڵک دەکاتە قوربانی. ئێستا پرسیاری سەرەکی لای هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوەیە هۆکاری چییە حکوومەتی هەرێم نەوت ڕادەستی عێراق ناکات تاوەکو کۆتایی بە کێشەی موچە بێنێت و ئابووری هەرێم ببوژێتەوە. دەربارەی کێشەی نەوت و موچەش لە نێوان هەرێم و بەغدا پەرلەمانتارێکی کورد دەڵێت پێویست بەم هەموو شێر و ڕێویە ناکات. دکتۆر غالب محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق ڕایگەاند ئەگەر ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت و لە 150 داهاتی مەرزەکان تەسلیمی عێراق بکەن حکوومەتی عێراق 13 تریلیۆن و 450 ملیار دینار دەنێرێت. ئەو کاتە حکوومەتی هەرێم دەتوانێت موچە لە کاتی خۆی بەبێ لێبڕین دابەش بکات و پرۆژەی خزمەتگوزاریش ئەنجام بدات. ئەمە جگە لەوەی نیوەی داهات و 250,000 بەرمیل نەوتیشی بۆ دەمێنێتەوە. ئەو پەرلەمانتارە ئاماژە بەوەش دەکات ئەگەر حکوومەتی هەرێم ئەو ڕێژە نەوت و داهاتە تەسلیم نەکات کەواتە داهاتەکەی لە 13 تریلیۆن و 450 ملیار دینار زیاترە و دەتوانن موچەی فەرمانبەران بدەن و خزمەتگوزاریش بکەن. توانیمان ڕێکەوین لەگەڵ حکوومەتی فەدرالی. لەلایەکی دیکەوە دوای ئەوەی قوبات تاڵەبانی سەرۆکی شاندی هەرێم بۆ بەغدا ڕایگەاند لەبارەی پرۆژە یاسای بودجەی 2021 لەگەڵ عێراق ڕێکەوتن و بەشێک لە پەرلەمانتاران دەڵێن هیچ ڕێکەوتنێک نەکراوە. ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕەخنەی ئاراستەی کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم کردووە و دەڵێت سروشتی ڕێکەوتن وا دەخوازێت لە کۆتاییدا هەردوو لە ئەو ڕێکەوتنە بۆ جەماوەری هەردوو لە ئاشکرا بکەن. بەڵام حکوومەتی هەرێم تاگلایانە ڕێکەوتنەکەی ڕاگەیاند بەبێ ئەوەی پێمان بڵێت بەندەکانی چی بوون. ئەو پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئاماژەی بەوە کردووە کە ئەو دەقانی کە لە پرۆژە یاسای بودجەی 2021دا سەبارەت بە پشکی هەرێم هەیە جێگای دڵخۆشی نین. لەبەرەوەی ئەو دەقانە زۆربەی لە پرۆژە یاساکانی 2015ەوە هەن و هیچیشی لێ سەوز نەبووە. بەهۆی ئەوەی کە دابینکردنی شایستە داراییەکانی هەرێمی بەڕادەستکردنی نەوت و داهاتی خاڵە سنووریەکانەوە بەستوێتەوە کە بەرپرسانی هەرێم ئامادە نین ڕادەستی بکەن. هەر لە درێژەی کاردانەوەکان موسەنا ئەمین ئەندامی پەرلەمانی عێراق ڕایگەاند پێویستە لە ئێستادا مەلەفی نەوتی هەرێم ڕادەستی بەغدا بکرێت چونکە بەسکی برسی خەڵک کوردایەتی و نیشتمان پەروەری پێ ناکرێت
دەژڵێت ئەوەی نەوت بەرهەمی هێناوە لە هەرێمی کوردستان سەرچاوەی زۆر بەهێزی بۆ گەندەڵی و تەخشان و پەخشانی سامان و خۆدەوڵەمەندکردنی کۆمەڵە کەس و کۆمپانیایەک دروست کردووە. لە ئەنجامیشدا ساڵی 2020 خەڵکی هەرێم 4 موچەی وەرگرتووە و 8 وەرنەگرتووە. لە ئێستادا پرۆژە یاسای بودجەی 2021 گەیشتووەتە پەرلەمانی عێراق و پشکی هەرێم بە زیاتر لە 13 تریلیۆن دینار خەمڵێنراوە. بە پێی زانیاریەکانیش ئەگەر حکومەتی هەرێم نەوت تەسلیمی عێراق نەکات هیچ بڕەپارەیەک نایەت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاگرابوون بەخێر بە سوپاس بۆ ئامادەبوونتان ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بڵێن گفتگویەک دروست بووە لەبارەوەی کە شانتی حکوومەت دەڵێن لەبارەی پرۆژە بودجەی 2021 گەیشتونەتە ڕێکەوتن بەشێک لە پەرلەمانتەران دەڵێن نەگەیشتونەتە ڕێکەوتن لەبارەی پرۆژە بودجەی 2020 ڕێکەوتنێکی کۆنکرێتی لەنێوان هەرێم و بەغداد کراوە؟ بەڵێ لە پێشەوە سەلام لە بینەرە ئازیزەکانی ئێوە هەروەها سەلام لە بەڕێزت. لە ڕاستیدا مسودەی مەوازنەی ساڵی 2021 لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە ڕەوانەی پەرلەمانی عێراق یان ئەنجومەی نوێرانی عێراق کراوە. ئێستا مسودەی مەوازنە یاسای مەوازنە لە پەرلەمانی عێراقە و نوێراتی حکوومەتی هەرێمی کوردستان لە گفتوگۆکانی ئامادەکردنی ئەو بەشەی بەتایبەتی کە پەیوەندی بە شایستە و بەشەکانی هەرێمی کوردستانەوە هەیە بەشداریان کردو لە گفتوگۆکان. بەڵام کێشەکە ئەوەیە ئەوە مسودەی مەوازنەی 2021 و دیدی حکوومەتی ئیتیحادیە حکوومەتەکەی بەڕێز مستەفا کاظمی بەتایبەتی کە ئێمە قسەمان بە پلەی یەکەم لەسەر ئەو بەشەیە کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە بەڵام تا لە پەرلەمانی عێراق و ئەنجومەی نوێرانی عێراق پەسەند نەکرێ و دەنجی بۆ نەدرێ بە پەسەندکرا و بە ڤێرژنی ئەخیر یان بە مسودەی ئەخیر حساب ناکرێ و جێبەجێ ناکرێ حکوومەتی ئیتیحادی ملزەم نابێت بە جێبەجێکردنی واتە دەبێت ئێستا تەرکیزمان بکەینە سەر ناو گفتوگۆکانی ئەنجومەی نوێرانی عێراق لەسەر ئەو مسودەی کە ئێستا ڕەوانە کراوە لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە بۆ ئەنجومەی نوێرانی عێراق واتە پەرلەمانی عێراق دەبێت ئێمە کارێک بکەین کە بە قازانجی خەڵکی کوردستان بە قازانجی موچەخۆران و فەرمانبەران و هەروەها طبعاً بەتاکیدەوە ڕنگدانە و دەبێت لەسەر کەرتەکانی تری هەم کەرتە کۆمەڵایەتەکان هەم بابەتی ئاوەدانکردنەوە و خۆشگوزرانی لە هەرێمی کوردستان بۆیە ئێمە دەبێت ئێستا گفتوگۆکان لەسەرەوە چڕکەینەوە کە ئەگەر گۆڕانکاریەکی بەسەر بێ ئەو مسودەیە بە قازانجی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی فەرمانبەران و هێزەکانی پێشمەرگە و ناوخۆ ئەو گۆڕانکاریانە بکرێن طبعاً بەتاکید بۆی خەڵک بزانن ئەگەر پارە بێتە هەرێمی کوردستان هەر فەرمانبەران و موچەخۆران قازانج ناکەن هەر هێزەکانی پێشمەرگە بەڵکو خەڵکی تری ڕاستەخۆ قازانج دەکەن هەم لەبەر ئەوەی کە بەشخۆتان دەزانن ئەگەر لە خێزانێکدا کەسێک یا دوو کەس موچەخۆر بن یا فەرمانبەر بن ئەوە کاریگەری هەیە لەسەر ژیانی ئەندامەکانی تری خێزانەکەش و لە ئاستی کۆمەڵایەتیشدا کاریگەری دەبێت لەسەر بژانەوەی ئابووری و خۆشگوزەرانی لە هەرێمی کوردستان بۆ لە بیدی ئێمەوە دیفاعکردن لە بەشی هەرێمی کوردستان و فەرمانبەرانی عزیز و هێزی پێشمەرگەی قارەمان و هێزەکانی ناوخۆ خۆ بەخۆ دیفاعکردنە لە هەموو خەڵکی هەرێمی کوردستان و گەلە قارەمانەکەمان و گەلە خۆشەویستەکەمان باشە بۆیە تا ئێستا ئەمە مسودەیە لە ئەنجومەی نوێرانی عێراق و ئێمە بەو ئاراستەیە کار دەکەین کە ئێمە پشتگیری ئێمە وەکو ئۆپۆزیسیۆنی کوردستان لە پەرلەمانی عێراق ئەوەی پێوەی ناسراوە بە گوێی 15 ئێمە دیفاع لە مسودەی ئێستا دەکەین پێمان وایە بنەمای زۆر باشی تێدا بە قازانجی هەرێمی کوردستان و خەڵکی وڵاتەکەمان بەڵام هەندێک سەرنجمان هەیە بە قازانجی خەڵکی هەرێمی کوردستان کە ئەگەر گۆڕانکاریەک بکرێ ئەو گۆڕانکاریانە بە قازانجی هەرێمی کوردستان باشە بەس وتت وەکو گروپی 15 سەرنجی تایبەتیتانێ ئەوەی کە لە مسودەکە هاتووە کە بازۆکە بڕی هەرێمی کوردستان 13 تریلیۆن و تقریبا نیوە ینی چی تێدایە کە ئێوە پشتگیری دەکەن لەو مسودەی کە حکوومەتەکەی مستەفا کاظمی کە دەڵێت بەڕێز دەڵێمە دیدی حکوومەتەکەی مستەفا کاظمی وەکو ڕۆژنووسێک نردوێتی بۆ ئەنجومەی نوێرەران بەڵە جارێ بەگشتی هەموو مسودەکە بۆی بینەرە ئەزیزەکان بزان ئێمە جارێ باس لە بەشی هەرێمی کوردستان دەکەن لە ناو مسودەی موازنەی 2021 بەگشتی ئەو بەشە بنەماکانی زۆر باشن مەرجی تعجیزی و خۆسەپێنانەی تێدانێ بەگشتی و جۆرێکە لە تەفاهم و تەنسیق و بێگەشتنی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی
و لە ڕووی داراییەوە قازانجێکی زۆر بە خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان و فەرمانبەران و کەرتەکانی تر دەگات. ئێمە بەگشتی ئەوەی پێی دەڵێن گروپی 15 معارەزە لە پەرلەمانی عێراق، ئێمە وەک مەبدە وەک بنەما دیفاع لەم مسودەیە دەکەین کە هاتۆتە پەرلەمانی عێراق. باش بەڵام چەند سەرنجێکمان هەیە بۆ زیاتر قازانجی خەڵکی کوردستان و وڵاتەکەمان ئێمە پێشنیار دەکەن تەمەن گفتوگۆکانم بۆ ئاراستێش دەبن ئەو گۆڕانکاریانە کە بکرێن کە بە قازانجی خەڵکی کوردستان وڵاتەکەی خۆمانە و پێمان وایە خەڵکی کوردستان شایستە لەوەش زیاترن. یەکیانەوەیە کە ئێستا وا دیاریکراوە کە 1267 لە سەدا 1267 بۆ هەرێمی کوردستان ئێمە پێمان وایە بە جۆرەی تەقریر و داتاکانی وزارەتی تەخطیط پلاندانانی حکوومەتی اتحادی دیاری کردووە، ئەوان دیاریان کردووە کە ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان 13.93 13.93 لە سەدا ڕێژەی دانیشتوانی هەرێم لە ئاستی عێراقدا، کەواتە ئەگەر هەر ئەوەش جێبەجێ بکەین کە بخۆم ڕەنگە ڕێیەکەی کە هەرێمی کوردستان دانیشتوانەکە لەوەش زیاترن، بەڵام ئەگەر داتاکانی وزارەتی تەخطیطی حکوومەتی اتحادی جێبەجێ بکەین دەبێت بەشی هەرێمی کوردستان بەرز بێتەوە لە 1267 بۆ 13.93 واتە لە کولدا لە گشتدا بەشی هەرێمی کوردستان زیاتر بکرێ کە تەڵان بە تاکیدەوە بە قازانجی فەرمانبەران و هێزەکانی پێشمەرگە و ناوخۆ و بژانەوەی ئابووری خۆشگوزەرانیە لە هەرێمی کوردستان دەتوانن ئەو بکەن دوای دینە سەر خاڵی دوم ئێمە پێمان وایە کە بەڵێ دەتوانن ئەو ڕێژەیە بەرزکەن و لەگەڵ پەرلەمانی عێراق وەکو گروپ خاڵی دوم ئەوەیە کە اینجا با ئەگەر ئەو سێ خاڵە تەواو کرد سەرنجەکەی خۆمان دێ لەسەر ئەو بابەتەش ئەو گفتوگۆ لەسەر وردەکاریانە. خاڵی دوم ئەوەیە کە ئێمە پێمان باشە ئەو بەشەی کە پەیوەندی بە دەرمان و خۆراک و شتانەوە هەیە کە لەسەر نەفەقاتی اتحادی تا ئێستا حساب دەکرێت، ئێمە پێمان باشە لەگەڵ پرەنسیپەکانی لامەرکەزیەت و دیموکراسیشدا گونجاوە کە هەر پارێزگا ئەو بەشەی خۆی لەگەڵ پارێزگاکە اتفاق بکرێت لەگەڵ پارێزگاکەدا بۆی پارێزگاکە زیاتر دەسەڵاتی بەسەر ئەو بەشەی خۆیدا هەبێ، بەڵام بە تاکید تەبەن لەژێر چاودێری و ڕقابەی پەرلەمانی و دەستگا ڕقابیەکان لە حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێمیش لەم حاڵەتەدا پارێزگاکان هەم لە کوردستان و هەم لە عێراقیش خۆیان دەسەڵاتێکی زۆرتریان هەبێت دەستکراوەتر بن بۆ بەکارهێنانی ئەو بەشەی خۆیان سەبارەت بە خۆراک و دەرمان و ئەو کەلوپەلانەی تر کە لە دیاریکراون لە بەشی نەفەقاتی سیادی لە موازنەی حکوومەتی اتحادی. باڵێ خاڵی سێم ئەو پەیوەندی بە موچەی پێشمەرگە قارەمانەکانەوە هەیە بۆ یەکەم جارە خراوەتە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان پێشتر وەک بەشێک لە میزانیە یا بەشی وزارەتی بەرگری حکوومەتی اتحادی یان وزارەتی بەرگری عێراقی حساب بۆ کراوە بەو پێی کە بە جۆری دەستور هێزەکانی پێشمەرگە بەشێکن لە دەستگای بەرگری عێراقی. ئەمە دوو کێشە دروست دەکات، جارێن لە ڕووی داراییەوە ئەم ئەرکەی خستووەتە سەر حکوومەتی هەرێم واتە ئێمە ئەو بەشە هیچ تر پێشتر ئەگەر لە بیرتان بێ بەردەوام لەسەر وەک بەشێک لە میزانیەی یا بەشی یا بودجەی وزارەتی بەرگری عێراقی حسابی بۆ کراوە کە بەو هۆیەی کە هێزی پێشمەرگە وەک بەشێک لە ئەنزیمەی بەرگری عێراقی حسابە پێی لە ڕووی دەستوری و قانونیەوە ئەگەر پارەکەشیان نەدابێ بەڵام لە ڕووی قانونیەوە بووەتە لەسەر حکوومەتی اتحادی دەوەستێ. ئەم جارە هاتوون ئەوان لە حکوومەتی اتحادی جێڕاوەتەوە یعنی ئەرکەکان لە حکوومەتی اتحادی گواستوتەوە بۆ حکوومەتی هەرێم کەواتە لە ڕووی داراییەوە جارێ ئەرکە لە حکوومەتی اتحادی کەم دەبێتەوە کراوە سەر حکوومەتی هەرێم. دوو مخاطری ئەوەش دروست دەکات لە کاتی قەیرانی دارایی ئەو بابەتانە کە بەشێک لە موچەی پێشمەرگە قارەمانەکان فوتێ. بۆ ئێم پێمان وایە هەم لە قازانجی هێزی پێشمەرگەیە هەم لە قازانجی هەرێمی کوردستانە هەم لە قازانجی پێگەی هێزی پێشمەرگەیە لە ڕووی دەستوریەوە لە عێراقی ئایندەدا یان عێراقی ئێستا و ئایندە کە ئەم میزانەیە بەشە بودجەی هێزەکانی پێشمەرگە وەک بەشێک لە ئەنزیمەی بەرگری عێراقی وەک بەشێک لە وزارەتی بەرگری حسابی بۆ بکرێ و موچەکەیان بکرێتە سەر وزارەتی بەرگری عێراقی. باش کە من پێم وایە ڕەنگە بووە ئەمە یعنی جۆرێک فێڵە لێمان کراوە بۆیە لە وزارەتی بەرگری دەرکراوە بۆی وزارەتی بەرگری لە ڕووی قانونی و ملزەم نەبێ بە جێبەجێکردنی ئەو بەندە یاساییە و دەفعکردنی موچەی هێزەکانی پێشمەرگە کە ئەمەش ڕەنگە بەسلیب بکەوێتەوە هەم لەسەر بەشی هەرێم و هەم لەسەر گوزەرانی هێزەکانی پێشمەرگە و موچەی هێزەکانی پێشمەرگە. زۆر باشە ئێمە ئەم سەرنجەمان هەیە بەگشتی کە پێمان وایە ئەم دەستکاریکردانە بەو ئاراستەی ئێمە ئەگەر لە موازنەی ئەمساڵ بکرێ بە قازانجی هەرێمی کوردستان و خەڵکی وڵاتەکەی خۆمانە. باشە وتت شتی باشی تێدا بوو جەبەز ئەو سەرنجانەش کاتانە پاڵپشتە بە بەڵگە دەتوانن لە وەکو گروپی 15 لایانی کەم چی دەکەن بۆی کە وتت ئێستا ڕێژەکە لە سەدا 12 بکرێت لە سەدا 13 پێشمەرگە بکرێتە سەر بودجەی بەرگری بڵین وەزارەتی بەرگری و پارێزگاکان ڕاستەوە خۆ سودمەندن لە بودجەی دەرمان و بڵین کۆبوونی خۆراک و ئەوانە ئێوە چی دەکەن وەکو گروپی 15 بۆ ئەم خاڵانە؟
ئێمە بە دوو ئاڕاستە وزە و توانای خۆمان بەکاردەهێنین طبعا هەموو توانای خۆمان بەکاردەهێنین چونکە ئێمە لە نهایەتدا نوێنەری خەڵکی کوردستانی لە پەرلەمانی عێراق و هەرچی ئەخلاقی و سیاسی ئێمەیە کە دیفاع لە خەڵک و وڵاتەکەی خۆمان بکەین لە گەلەکەمان بکەین و کارێک بکەین کە بە ئاڕاستەی بەرژەوەندی گشتی وڵاتەکەمان و خەڵکی وڵاتەکەی خۆمان خەڵکی وڵاتەکەمان بکەوێتەوە بە تایبەتیش کە بابەت لەسەر ئەو بەشێک کە پەیوەندی بە موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە هەیە بۆیە ئێمە بە دوو ئاڕاستە کار دەکەین ئاڕاستەیەکیان ئەوەیە کە هەر گۆڕانکاریەک بکرێت لەو بەشەی لە مسودەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە ئێمە کارێک بکەین بە قازانجی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان بێت نەک بە زیانی چونکە بە تاکید بۆی یعنی خەڵک وا تەسەور نەکەن لە پەرلەمانی عێراق خەڵکێک دانیشتون و ئەوانیش نوێنەراتی پارێزگاکانی تر دەکەن و خەڵکێکی زۆر شۆڤێنی و حاقد هەن کە دژی گەلی کوردستان و خەڵکی وڵاتەکەی ئێمەن و چایان بە بەرژەوەندی خۆشگوزارانی خەڵکی وڵاتی ئێمە هەڵنایەوە فعلا من وەک دوژمن سەیران دەکەم ئەو خەڵکە کە بە خۆشحاڵیەوە خەڵکی کە من بەڵام ڕەنگە ئەوانە شەقان بەشێک لە شەقانان لە پشت بێ و لۆبی دەکەن کە ڕەنگە هەر پیانوا بێ هەر ئەسڵەن بڕەیەکە و کاتی خۆی هەر ئەسڵەن بەش هەرێمی کوردستان لە مەوزوعی موازنە و شتات بسەڵ هەر باسی مەکەن بۆیە یعنی پێشبینی ئەوە بکەن یعنی خەڵک پێشبینی ئەوە بکە لە پەرلەمانی عێراق ئەم موازنەی کە لە حکومەتی اتحادیەوە ڕەوانەی پەرلەمانی عێراق کراوە جگەل لە بەشەکانی تر کە پەیوەندیان بە خەڵکی عێراقەوە بێ ئەم بەشەش کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەبێ بە تاکید خەڵکیەک هەن دژایەتی دەکەن و هەوڵ دەدەن تێ نەپەڕێ بە پێچەوانەوە ئێمە پێمان وایە ئەو مەبدە و بنەمانەی کە لەم مسودەی جێگیر کراوە زۆر گرنگە بۆ خەڵکی عێراق و بۆ کوردستانیش لە چونکە دوجار ئاشتەوایی و خەڵکی عێراق و کەرتە جیاجیەکانی عێراق و پێکهاتنەتەوەکانی عێراق بە قازانجی خەڵکی هەموو عێراقە نەک هەر خەڵکی کوردستان بە قازا یعنی لێرەدا و معناکەی وایە بەرژەوەندی خەڵکی هەولێر یەکسانە بە بەرژەوەندی خەڵکی بەسڕە و بەرژەوەندی خەڵکی بەسڕەش یەکسانە بە بەرژەوەندی خەڵکی هەولێر چونکە بەرژەوەندیمان پێکەوە گرێدراوە بۆیە ئێمە دیفاع لە وەک بنەما دیفاع لەم ڕەشنووسە دەکەین و کارێک دەکەین کە پەرلەمانی عێراق دەنگی پێ بدا پەسەندی بکە باشە و ئەو ئاڵگۆڕانەش کە ئەگەر پیادا بکرێ ئێمە پێشتر باسەڵونم کردەوە ئێمە بۆ ئاراستەی کار دەکەین کە ئاڵگۆڕەکان بە قازانجی هەرێمی کوردستان بە تایبەتی فەرمانبەران و موچەخۆران بکرێن ئەی لەسەر بابەتی دووەم کە یەکجار حیاتی و گرنگە ئەویش ئەوەیە سەرنجێک هەیە کە پێیان وایە هەموو جارێ موازنە لە پەرلەمانی اتحادی ئەنجومەی ئیران کە پەسەند کراوە وەک یاسا بووەتە موازنەی ساڵ هەم بەشێک پێیان وایە کە حکومەتی هەرێم التزام بە میزانی موازنەوە کەوە نەکردووە بۆیە جێبەجێ نەکراوە خەڵکێکیش هەم طبعا پێیان وایە حکومەتی اتحادی التزاماتی نەکردو و موازنەی جێبەجێ نەکردووە و ڕەئی شخصی خۆشم وایە کە هەردوو لە مقصر و کەم کورتیان هەبوو لە جێبەجێکردنی موازنەی ساڵان واتە بەشێکی لە ئەستۆی حکومەتی هەرێم بووە بەشێکی تریشی لە ئەستۆی حکومەتی اتحادی بووە ئێمە کارێک بکەین ئێمە ئاڕاستەی بگری پازدە ئەوەیە کە ئەو ئەگەر بەم ئاڕاستەیە موازنەی ساڵی 2021 لە ئەنجومەی نوێڕانی عێراق دەنگی پێ بدرێ ئەرچی حکومەتی هەرێم و حکومەتی اتحادیە جێبەجێ بکەن و التزام بکەن بە موازنەی ساڵی 2021ەوە و ئەو بەشی کە ئێمە لێرەوە کوردستانیە قسە بکەین فشار بکەین کە حکومەتی هەرێمی کوردستان ئەو بەتایبەتی ئەم بەم فۆرمی ئێستا بۆ ڕوحی ئێستا لە موازنە هەیە التزام بکە بە موازنەی ساڵی 2021 و جێبەجێ بکە بە تاکید بە قازانجی هەرێمی کوردستان وە کیانێکی سیاسی و بە قازانجی گەلی کوردستان و خەڵک کەمانە بە تایبەتیش فەرمانبەران و توێژە کۆمەڵاتەکانی تر هێزی پێشمەرگە وێزەکانی ناوخۆ و بە تاکید ڕوونیشم کردەوە لەوانیشەوە بۆ هەموو خەڵکی وڵاتەکەمان و خەڵکی کوردستان چونکە بە تاکید بژانەوەی ئابرو لە وڵاتەکەمان دەکا و خۆشگوزاریانی پشتیوان بەخوای گەورە بەسەر توێژە جیاجیەکاندا دەگوازرێتەوە باشە بەس ئەگەر حکومەتی هەرێم نەوتەکە تەسلیم نەکات چونکە ئێستا باز لەوە دەکرێت بڵێن ڕەوشی بارودۆخی ناو پەرلەمان بەم شێوەیە ئەگەر نەوت تەسلیم نەکەن قورسە پشکی هەرێم تێبپەڕێنێ لە کۆی 329 پەرلەمانتار ئەگەر حکومەتی هەرێم دەست پێشخەری نەکات بۆ ڕاڕاستکردنی نەوت نەک داهاتەکەی ڕیسەکەی وەکو پەرلەمانتاران نابێتەوە بە خووری لە ناو پەرلەمانی عێراق لەمپەر و کێشە بۆیەوە دروست ناکە کە نەتوان وەکو پێویست هەموو پشکەکان بچەسپێنن دەزانی لە چەند ڕۆژی داهاتوودا ئێمە لە ئەنجومەی نوێڕانی عێراق یان لە پەرلەمانی عێراق گفتوگۆی موازنە دەست پێ دەکا ئەرچی ئەخلاقی سیاسی ئێمە لەم قۆناغە بە تایبەتی لەم فترەی مناقەشەی موازنە ئەوەیە کە هەموو هەڵوێستەکان و هێزەکان و گفتوگۆ و ڕەئیەکان خڕکەینەوە بە قازانجی خەڵکی کوردستان و بە تایبەتیش فەرمانبەران و هێزەکانی پێشمەرگە بۆی موازنە بە فۆرمێک تێپەڕێ کە بە قازانجی وڵاتەکەمان و خەڵکی وڵاتەکەی خۆمان بێ بەڵام ئێمە لە ڕووی مەبدە ئەوە گوتم ئێمە دیفاع لەم مسودەیە دەکەین ئەم مسودەیەمان پێ باشە پێمان باشە ئەم مسودەیە لە پەرلەمانی عێراق وەک مەبدە ڕوحی ئەم مسودەیە پەسەند بکرێ پاشگەزبوونەوە تیادا ڕوونەدا و ببێ بە یاسا لە موازنەی ساڵی 2021 حکومەتی اتحادی عێراقی
دوای ئەوەی کە دەبێتە یاسا ئێمە فشارەکان بە هەردوو ئاراستە هەم حکوومەتی اتحادی و هەم حکوومەتی عێراق کوردستان هەرێمی کوردستان بەگەڕ بخەین کە هەردوو حکوومەت التزام بە مەوازنەی ساڵی 2021 وەک خۆی بکەن بۆی جێبەجێ بکرێ و بە تایبەتیەوە بەشێکە بە هەرێمی کوردستان و پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەی بگاتە هەرێمی کوردستان و خەڵکی وڵاتەکەمان و فەرمانبەران و توێژە جیاجەکانی تر و کارتە کۆمەڵایەتەکانی تر لەم میحنەت و تەنگانێک ئێستا تێکەوتون و ڕوبەڕووی بوونەتەوە ڕزگاریان ببێکەوە ئەرچی ئێمەیە بۆ ئەمە کار بکەین بەڵام وەک ئەوەی کە پەیوەندی بە تەسلیمکردن و تەسلیم نەکردنی نەوتەوە هەیە ڕاستە خۆ پرسیارەکەت یەکەم لە مسودەکەدا هاتووە کە حکوومەتی هەرێم 250,000 بەرمیل نەوت تەسلیم کا پێشتر گفتوگۆ هەبوو لەسەر داهاتی نەوتەکە بەڵام ئەم جارە لە مسودەکەدا هاتووە 250,000 بەرمیل نەوت تەسلیم بکە ئەمە بەشێکی گفتوگۆکەیە ئەو بەشەی تریشی کە قسەکەرەکانی حکوومەتی هەرێم تا ئێستا کردویانە ئەوان دەڵێن ئێمە ڕازین ئەوان دەڵێن بەم مسودەیە ڕازین کە بەم مسودەیە ڕازی بن کەواتە ئەرچی حکوومەتی هەرێمە سەبارەت بەم جێبەجێکردنی ئەم بەندە و تەسلیمکردنی 250,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا بە سۆمە و تەسویقکردن و فرۆشتنەکەی و دواتر لە بەرامبەر ئەمەدا حکوومەتی اتحادی ئەرچێکی زۆر دەکەوێتە سەر کە ئێمە کاتمان نێ بە درێژی باسی بکەین لەناو مسودەکەدا هاتووە کە پەیوەندی بە کرێی گواستنەوە ئەو بابەتانەوە هەیە کە بە قازانجی هەرێمی کوردستان و خەڵکی وڵاتی ئێمەیە بۆیە ئێمە سەر ئەنجام ئێمە دەبێت بزانین لە عێراقدا هەر کورد ناژین هەر ئێمە ناژین خەڵکی تریش دەژین ئەوانش دیفاع لە دانیشتوانی ناوچەکانی خۆیان و شارەکانی خۆیان و پارێزگاکانی خۆیان دەکەن ڕەنگە ئەگەر ئێمە دای بڕێژین بەخواست و ئارەزوی ئێمە میزانێدا بڕێژین تاقان بە فۆرمی شتریدا دەڕێژین بەڵام ئێمە لە ئەنجامدا ئەمە جۆرێکە لە فۆرمی بەیەک گەیشتن بۆیە ئێمە داوا لە حکوومەتی هەرێم دەکەین ئەم مەوازنەیە وەکو خۆی ئەگەر ئەم ڕوحە بپارێزرێت لە مسودەکەدا وببێ بە یاسا لە پەرلەمانی عێراق داوا لە حکوومەتی هەرێم دەکەین وەکو خۆی جێبەجێ بکە و خۆ لە جێبەجێکردنی نەدزێتەوە چونکە بە دڵنیاییەوە من پێم وایە زۆر دادپەروەرانە پێم وایە جێبەجێکردنی ئەم مسودەیە کە ببێ بە یاسا لە پەرلەمانی عێراق زۆر بە قازانجی هەرێمی کوردستان و خەڵکی وڵاتەکەمان دەبێت باشە بەس ئەگەر چکە ئێستا بەرپرسانی حکوومەت هەرێم و توێژە لە سەرەوەی کە دەڵێن ئامادەن داهاتی نەوتەکە تەسلیم بکەن هۆکاری چیە کە ئامادەنین نەوتەکە تەسلیم بکەن ئێستا بڵێن پرسیارەکە ئەوەیە ینی بۆچی بەڕاشکاوی ئەوان ناڵێن ئێمە ئامادەین نەوتەکە نەک داهاتەکەی تەسلیم بکەن بۆی کە هەمووکو بێتە پاڵپشتێکیش بۆی و ئەوان بە فەرمی ئەمە بەلایەنە سیاسەکانی عێراق بڵێن بۆی کە بەر لە پەسەندکردنی بودجە ئەمە وەکو کارتێکیش دژی ئەوان بەکاربهێنرێت دەزانی وەگوتم با لەم قۆناغا گفتوگۆکان بۆ ئاڕاستەیە بەرین کە ئەم مسودەیە بۆ ڕوحی ئێستاوە لە پەرلەمانی عێراق پەسەند بکرێ من پێم وایە هەموو گفتوگۆکان بە ئاڕاستەیەک بەرین کە گرفت دروست نەکەین لەسەر پەسەندکردنی ئەم مسودەیە لە پەرلەمانی عێراق هەر ئەرچێکی ئەخلاقی زۆر گەورەیە بەڕاستی ڕەنگە خیتابێکی خراپ لە دوانێکی خراپ لە پەرلەمانتارێکەوە لە وەزیرێکەوە لەم جیهەت یا لەو جیهەت یعنی هەم لە هەرێم یا لە عێراق بەشەکانی تری عێراق ئەمە زیان بگەێنێ بە پەسەندکردنی ئەم مسودەیە و تێپەڕاندنی پەرلەمانی عێراق بۆیە ئەرچی ئەخلاقی سیاسی ئەمە ئێستا هەموو زۆر بە هەستیاریەوە تەعامل لەگەڵ ئەم مسودەیە بکەین و کارێک بکەین لە پەرلەمانی عێراق پەسەند بکرێت ببێ بە یاسا ئێمە لەگەڵ ڕوحی ئەم مسودەیەین کە هاتووە ئێستا و تێیدا داوا حکوومەتی اتحادی داوای نەوتی کردووە نەک ئیراداتی نەوت واتە داوای کردووە حکوومەتی هەرێم 200 ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت تەسلیمی سۆمە بکە باش لە بەشی حکوومەتی هەرێم و هەرێمی کوردستانەوە قسەکەرەکانیان ئێستا باسی ئەوە دەکەن کە ئەوان هەم ڕازین بە مسودەیە و بەشێک لە قسەکەرەکانیان من جملێ بۆ ئەوان دەڵێن ڕازین بە تەسلیمکردنی ئەو نسبەتەش لەنەوت بەڵام بە هەمووان لە ئێستاوە بزانین ئێمە ئەرکمان ئەوەیە ڕوحی ئەم مسودەیە بپارێزین و بیکەین بە یاسا لە پەرلەمانی عێراق بەڵام بە دڵنیاییەوە من بۆ خۆم پێم وایە لە پەرلەمانی عێراق کەشی پەرلەمانی عێراق ئێستا لەو دۆخەدا نییە کە ئەگەر گۆڕانکاری تا بکرێ بە ئیرادات نەک نەوت پێم وایە لە پەرلەمانی عێراق ئەمە ناڕوە یعنی بۆمان ناڕوە ئەوە بە دڵنیاییەوە بناڕوە و پەرلەمانی عێراق ئێمە کارێک بکەین کە ڕەنگە دیدی تر بە خراپ بە زەرری خەڵکی کوردستان بێتە ناوە کە ئێمە پێش لەو دیدانە بگرین بۆی پێش لەو دیدانەش بگرین دەبێت هەم هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان و هەم خەڵکی هەرێمی کوردستان و هەم پەرلەمانتارە کوردستانیەکان ئێمە دیفاع لەم مسودەیە بکەین ئەم مسودەیە زۆر باشە و ئەم مسودەیەش بە دیاریکراوی داوای 250,000 بەرمیل نەوتی کردووە نەک ئیراداتی 250,000 بەرمیل نەوت باشە بەزۆرە من پێمان وایە جێبەجێکردنی ئەم مسودانە سەرڕای ئەو سەرنجانێک کە گروپی 15 و ئێمە پەرلەمانتارە معارەزەکان هەمانە کە ئەو گۆڕانکاریانی تێدا بکرێ ئەگەر بۆمان بکرێ بە قازانجی خەڵکی کوردستان و وڵاتەکەمان بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕوحی ئەم مسودەیە بە قازانجی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانە هیوادارم ئەو بەشەی کە پەیوەندی بە حکوومەتی هەرێم و دەسەڵاتی لە هەرێمی کوردستان ئیلتزامی پێوە بکەن و ڕوحی ئەم مسودەیە پشتیوان بەخوای گەورە لە پەرلەمانی عێراق ئەگەر تێپەڕێ حکوومەتی هەرێم ئەو ساسەرەی ئەوە دیە کە ئەو بەشەی پەیوەندی بە حکوومەتی هەرێمەوە هەیە وەکو خۆی جێبەجێ بکە
کاتێک حکوومەتی هەرێم وەکو خۆی جێبەجێ کرد خۆی نەدزێتەوە لە جێبەجێکردنی ئێمەش هەموو توانامان دەخێنە گەڕ هەمومان بێکەوە یەکدەست شەڕ ڕەسەر جێبەجێکردنی ئەم موازنەیە کە بێت یاسا پشتیوان بەخوای گەورە لەلایەن حکوومەتی اتحادیەوە دەبێت جێبەجێ بکرێ و شەڕمان بۆ ئاڕاستێ دەبێت. باشە بەس وەکو ئێستا بڵێن دەتوانرێت چلۆبیەک بکرێ ئەم وەکو گروپی 15 لەگەڵ لایەنە سیاسیەکان لەگەڵ کوتلەکان ئەی ئەرکی بڵێن حکوومەتی هەرێمیش لەم خۆناغەتێ چونکە سەرنجێکە ئەوان دەڵێن بە تاواتی کێشەکە بە پەرلەمان سپێردراوە شەڕێکی گەورەی لە پەرلەمان دەبێت لە ڕووی سیاسی و دیبلۆماسی و چلۆبیەکی بۆ بکرێت لە ئێستادا. هەر کەسە لە ئاستی خۆی دێسا دەستمان پێ کردووە ئەو بەشەیت کە خۆتان دەزانێ ئێمە سێ کوتلەی پەرلەمانیمان هەیە لە کوردستان و لە پەرلەمانی عێراق کوتلەیەکیان کوتلەی پارتی دیموکرات کوردستانە کوتلەیەکیان کوتلەی یەکێتی نیشتیمانی کوردستانە کوتلەیەکشان کوتلەی معارەزینی کوردستانە لەوێ کە بناسراوە بە گروپی 15 پشتیوان بەخوای گەورەی یەک دەستی خۆم ئەو بەشەی گروپی 15 یەک دەستی خۆمان و پێکەوەکارکردمان دەبێنە ئاستی باڵاتر لە داهاتوودا بە تاکید ئێمە دیدمان بۆ حکومڕانی و بەڕێوەبردنی وڵاتەکەمان سەر ئاستە جیاجیەکان جیاوازە لەوەی کە تا ئێستا حکومڕانیان کردو لە هەرێم کە دەکاتە پارتی و یەکێتی ئەو بەشەی کوتلەی پارتی و یەکێتی ئەوان بەیەکەوە حکومڕانی دەکەن و حکوومەتی هەرێمی کوردستانیان پێکەناوە لێرە ڕەنگە ئەوان ئاگاداری تەفاسیلی ئەو بەشەی خۆیان بن بەڵام ئەو بەشەی پەیوەندی بە ئێمە و هەیە ئێوە بە درێژە ڕێی ئێمە یا بۆچوونی ئێمە لەسەر قۆناغە جیاجیەکان زانیوتانە بیستوتانە لەم قۆناغە ڕاستە ئەو مسودەیە هاتوتە پەرلەمان کەواتە ئێستا شەڕەکە کەوتوتە پەرلەمانی عێراقەوە ئەو بەشەی پەیوەندی بە ئێمە وەک گروپی 15 یان پەرلەمانتارە معارەزەکانی پەرلەمانی عێراقەوە هەیە ئێمە دیفاع لە دوو بنەمان بەلاوە گرنگە یەکیان جگە لەو سەرنجانەی کە پێشتر بۆم باس کردن ڕوحی ئەم مسودەی ئێمە دیفاعی لێ دەکەین ڕوح ئەو ڕوحیەتی کە ئەم مسودەی پێ ئامادەکراوە ئێمە دیفاعی لێ دەکەین و پشتیوانی ئەوە دەکەین لەمە کەمتر بە زەرری خەڵکی کوردستان گۆڕانکاری تیادا نەکرێ و ئەم ڕوحە بپارێزرێ و لە پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەسەند بکرێ و ببێ بە یاسا قۆناغی دووەم کە قۆناغێکی زۆر گرنگە وەک گروپی 15 ئەمەیان بۆ ئێمە گرنگە ئەوژەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئیلتیزام بکات بەو کاتەی ئەگەر ئەم ڕوحەی تێدا پارێزراو بێ ئیلتیزام بکات بە موازنەی 2021ەوە کە لە پەرلەمانی عێراق دەنجی پێ دەبێت بە یاسا و خۆی لە جێبەجێکردنی نەدزێتەوە بیانی پێ بۆ نەهێنێتەوە بۆ جێبەجێ نەکردنی تامان کاتێک کە حکوومەتی هەرێم ڕازگۆ بێ لەگەڵ جێبەجێکردنی موازنەی 2021 کە ئەم ڕوحەتی تیا پارێزراو بێ بە قازانجی هەرێمی کوردستان کەواتە شەڕی هەمومان دەبێتەوەی کە حکوومەتی اتحادیش پابند بێ بە جێکردنی موازنە و ئەو بەشەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە لەو حاڵەتەدا هەم عێراق قازانجەکە هەم خەڵکی بەسڕ و پارێزگاکانی تری عێراق قازانجەکەن هەم هەرێمی کوردستان و خەڵکی وڵاتەکە ئێمەش قازانجەکەن. بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگەڕێمە وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئافت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بە باشترین کۆڵەتی دەستمان پێکردو وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. ڕووناکی کامێرا ئاکشن زام چێکی شێف مەحموود هەرە بەختەوەرێم چەند دڵخۆشم کە شێفم شێف مەحموود شێفێکی بەناوبانگێم بە بێرنجی مەحموود بە بێرنجی مەحموود هەر لە سفرە و خوانی ماوان هەتاکو سەر سفرەی سەیران برنجی مەحموودی لەگەڵە هەر خۆزیەکەمی مەحموودیان هەرە برنجی مەحموود شان لە شانێ نادرێ لە تام و بۆن و بەرامە چون خۆم و ئێوەش دەزانن برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود
ئەم کوڕانەی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەموو جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکر و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک بخۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز کاک ڕابوون سەبارەت بە یاسای کورتێنانی دارایی کە وەفدێکی حکوومەت هێرێم لە بەغداد بوون پێتان وایە هیچ بڕەپارێک بنێرن یاخود شکستیانە ناوە چووکە وەفدەکێک کە لە بەغداد بوون باسییان لەوە کرد کە تاکوێسە هیچ بڕەپارەیەک لەو یاسای قەرزەکە پێشتر خۆیان ڕەتیان کرد و دواتر وتیان پابەند دەبین تاکوێسە هیچ بڕەپارێک نێنێردراوە بەڵێ لە ڕاستیدا یاسا عەجزی مالی لە پەرلەمانی عێراق بەبێ پەسەندکردنی کوتلە کوردستانیەکان ڕۆیشت بەگشتی هەموو کوتلە کوردستانەکان ئەوەی کە بەبێ ڕەزامەندی کوتلە کوردستانیەکان ڕۆیشت کات خۆشی ئێمە ڕوونکردنەوەمان لە شوێنی جیاجیادا لەبەرەوە نەبوو پێمان وابێ یاساکە زۆر خراپە لەبەرەوەی تۆ دەزانی ئێمە نوێی خەڵکی کوردستانین یعنی ئێمە ئەرکمانە لە شێوازی جیاجیا لە قۆناغی جیاجیا جابە پرۆژەی خۆمان هەیە بە قازانجی خەڵکی کوردستان پێمان وایە ئەگەر پرۆژەکەمان تێپەڕێ زیاتر بە قازانجی خەڵکی کوردستانە لەوەی کە لە فلانە پرۆژەکە تێدەپەڕێ بەڵام سەرڕای ڕخنە و سەرنجەکانمان لەسەر پرۆژەی یاسای تەمویلی عەجزی مالی ئەو جێبەجێکردنەکەی بە قازانجی خەڵکی کوردستان دەبوو هەڵەیەک کە کرا ئەوە بوو لە حکوومەتی هەرێمەوە ئەوە بوو کە پێشواز یعنی نەک هەر پێشوازی لە جێبەجێکردنەکەی نەکرا لە فترەی یەکەمی دەرکردنی یاساکەەوە بۆ اعتیبارێکە گوایە گفتوگۆ لە یعنی ڕەزامەندی کوتلە کوردستانەکانی لەسەر وەرنەگیرا بوو جۆرێک دژمنایەتی یاسا قانونەکە کرا کە ئەمەش کاتی ویستە حکوومەتی هەرێم ڕاست بێتەوانە و ئامادەی دەربڕە بە جێبەجێکردنی کە بەڕێی ئێمە پێمان وابوو سەرڕای ئەوەش کە ئێمە ڕەخنەمان لێ هەبوو سەرنجی ئێمە سەرنجمان لەسەری هەبوو و بەبێ دەنگدانی ئێمە پەسەند کرابوو بەڵام دەبووە هەرەو شەو حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ ئێمە ڕازین بە جێبەجێکردنەکەی چونکە تەنها بەس ڕازی بووە بە جێبەجێکردنەکەی لەو سێ مانگەدا فۆرمێکیان بدۆزیاتەوە بۆ گفتوگۆ لەگەڵ حکوومەتی اتحادی نزیکەی 960 میلیارد داهاتە هەرێمی کوردستان واتە بەلای کەمەوە 2 بۆ 3 موچە لە هەرێمی کوردستان زیاتر لە ئێستا تا سەری ساڵ تا یەکیەک فەرمانبەرانی هەرێمی کوردستان 2 موچە تا 3 موچەی تریان وەردەگرت کە ئەمە زۆر بە قازانجی هێزەکانی پێشمەرگە و فەرمانبەران و موچەخۆران و توێژەکانی تریش بوو کە بەشتر باس کرد چۆن قازانجی لێ دەکەن لە دابشکردنی موچە بەسەر فەرمانبەران و موچەخۆراندا بۆیە غەڵەتێکی تەکنیکی غەڵەتێکی تەکنیکی بوو بەڵام زۆر قورس کەوتەوە لە هەرێمی کوردستان کە ئەوە تازاوەیان بەرەو کۆتایی ساڵ دەڕۆین هێشتا ئومێدێک هەیە کە حکوومەتی اتحادی نسبەتێک پارە بنێرێ بۆ هەرێمی کوردستان بەتاکید ئێمە دیفاع لەوە دەکەین کە حکوومەتی اتحادی پارە بنێرێ بۆ هەرێم ئێمە دیفاع لەوە دەکەین کە 3 گوژم پارە بنێرێ واتە 320 میلیاری بنێرێ بەڵام ئەگەر 320 میلیاریش بنێرێ باشتر لەوەی هیچ نەنێرێ بۆیە بەتاکید ئێمە لە پێناوی خەڵکی وڵاتی خۆمان لە پێناوی فەرمانبەران و هێزەکانی پێشمەرگە و موچەخۆران و
ولا بناي ولاتا زكي خمان إما دفاع لودك إلا هرشتك لهرق هناك كبقازانجي هريم ولاتا وخلش ولاتا خمان به باش ومتى تا استاك حكومة اتحادي بلاي كما وجوية بنيريان واتب 600 مليار بنيريا إما هو دار برقي جاجة داش من كردو كأو تاريخ حكومة اتحادي بنيريا وبديد من شخص يقوم للرق قانوني وملزمة بنيريا هو دار بنيريا باشا بزوكو گریمانەی ڕێگنەکەوتن ئەگەر حکوومەت هێرێم بڵین پابەن نەوێ بەناردنی نەوتووەوەی کە لە ڕۆژ نووسەکەدا هاتووە نەوتەکە تەسلیم نەکات لە کوردستان چی ڕوودەدات بەدیلی دیکەمان هەیە ئێمە پێ وایە چونکە تاکوێستا وادەی دابشکردنی موچەی مانگی 11 و 12ش دیار نییە کە ئێستا ئێمە ئەمڕۆ لە 23 12دای موچەی مانگی 11 تاکو ئێستا وادەی دابشکردنەکەشی دیار نییە جارش كتأكيد كم إما دفاع لودك اللي قناغا لبرلمان العراق دفاع لودك كالروحي أمس بدي بارز راوبه وبيبي بأسال برلمان العراق وهردو حكومة اتحادي وحكومة يريم كردستان ملزم بجا كردنيا بلام لحالات يقدا كأما شيء بدرس بلا هر شيء كشيء زيادة وهي شغلة شيء كان ويا توبله حكومة توبله بونا حكومة يريم التزام بجا كردنيا ساكونك وبدي يشتري بيش بخير باشترين بديل كنترول كردني سرچاوكان دهات الهرم كردستان كمان شخصي خون بيم ويا هرم كردستان سرچاوكان دهات كنترول بكرينو عادلانه دامج بكرين بشي خو بزياده دهاتي هي بويدنا رئيس كان يوبلن ثابت كانوا سرچاوكان دهات لچون سرچاوكان دهات زور بساديه كم نوتا دون جمرج سنوركانا سيم باجو زرائب داخليه لهرسك قناغه بمستوى جاجا نقندلي طالان فرهوت هي وتقريبا يستهموا عند الزمن يعني ملفي نو تشتري وهموا الرأي واضح بو استهيد كزنما بيواب ملفي نو طالاني فرولي تي أنا كلا بدرج هاي صالاني رابدو تايستا وبجوريك أواني كخويا بجدار الذي بجا كردي لحكمراني ده جومرجا كان جندلي زيادة كردو استا زور شو تسرو بصدار $1,000,000 مانجانا لجومرجا كان درابو سرچاو برجينا الشرعي ده بردرينو دبردرين بو برجوندي خلقاني تايبتو دزرويشتو هم لبارزگاه سليماني هم لبارزگاه هولير وباجو درامتش باش استيچتر بركوبيچ كوناك لتو ايش طبعا او ملفش ديسان گندلي تدايا من هيج گمان منيه اگر داهتكان نود بشوازك عادلانه ركبه كوب كريتوا وسرچاوكاني گومرگي دروازه سوريا كان هم بارزگاه سليماني هم بارزگاه هولير لقال دهوچي عزيز بركوبيچ كوب كريتوا لقال داهتنا خوتا بشريمي كردستان دكا بلام اوات بالتاكيد كانت زور دوي امر رجيش اسان ترمان هي اوت طبعا لبال اوجداد بي وهر بكري او بتيجي قانونيه وشرمزاريه بو كسانه كبجداري تدا كان لطالان كرني سرچاو كان داتي گومرجي سنود كان باريس خان او تادا غاتا سنود كان كردستان سوريا وهم دوسينات وهم دوزيدات مع كلنيه اما ولاتك كمان خلط كان خلط ولاتك اما بشهر زوري ولاتك اما صدان زكي سريو هشتا لمحنته تنغاني شي كمي دهاتي يزجار كارسات عمز ناخوش دابجين بلام خلقانك او ندبي الشرم بحياة بنتن تأثي فراوان لدهاتي ملتي اما بتزنو بيبان بخويا انا ما براستي زور شرمزاري جاي عيبيا ومن ضمنيان بروجك للروجان اواني كبجداريان كردو لم طالان وبرور وبرو جاد قاعد كرينو بلان لقال اوش دا او هردني بكري يعني اگر ركوت لقال حكومة اتحاديش بكري دبي حكومة يارم شام بدا تبربر بسيارتي وبلا حقيق ام قاچاقچانه بكاكا بيباك اللي استي تشارنسي ولاتي اما وخلتي ولاتي اما ولكاتك داك فرمان بران ومتشخوران متشيمان غاني خوان بركبه شورنا غرنيا لي دبرن بلا خلقانه كان غمرغ كان دزن لمغندلي تاسي ترسناك فراوان لدوسي نوت تا استبر دواما بشوازي زياده طبعا بيم كاتماني صابه الشرح كنت شلون نادات برورانو مشروع ناروا باش يزور لدهاتنا ودرابو عند كومباني وكساني تايبت هر وعام دهاتنا خوش ده باشا اما ركوت لقى الحكومه اتحادي بكري عن مكري ارشي حكومتي هرم الشام بدا تبربر بسيارتي امس تشاوني ده هذا هرم كرسان كنترول بكاو بركوت شر الشام خاتوا وبرمبنا ياساو بشوي شفاف بلام لبال امجدا لقى الحكومه اتحادي دائما لقى الركوتين ودفاع لوجدك او الركوتين البرلمان العراق قال روح يم سوديتي هذا بارزراوي بما بياسا دفاع لجيب جاكرنا كيدكين ليدا هم ارشي حكومتي هرم كردستان وهم حق ارشي حكومه اتحاديه كطابت من بياساكو بمرجع امر روحي امس وليت هذا بارز رابع كهردو حكومه طابت من بياساكو جيب كردنا كيوا كاوش بالتاكيد زور بقازانجي ولاتك كمان وخلش ولاتك ايه مدبه باشا بس بيدوا او بكري او غير لقى العراق شرقنا كون او كنترول كنيسه تاو كان دهات
چونکەوە چەندی ساڵە 2014 کۆنتڕۆڵ ناکرێت و بەس فەرمانبەرەکە باجەکەی دەدا لە 2021ش ئەگەر لەگەڵ عێراق وەکو گریمانی دەڕێک نەکەم هەر فەرمانبەرەکە باج نادا پێ دوایە موچەی زیاتر ببڕن دواکەوتن هەبێ جارێ تاکید دەکەم ئێمە لەگەڵ جێبەجێکردنی ئێمە لەگەڵ ڕێککەوت و جێبەجێکردنی ڕێککەوتنی لەگەڵ بەغدا یعنی بۆی بێپەردە و واضح بێ ئێمە لەگەڵ ڕێککەوتن و جێبەجێکردنی ڕێککەوتنی لەگەڵ حکوومەتی ئیتیحادی ئەمە بەشێکی زۆر گرنگە چونکە لە نهایەتدا ئێستا ئێمە لە ڕووی دەستوری و قانونی بەشێکی لە عێراق و چارنووسمان بەستراوەتەوە بە یەکەوە چارنووسی سیاسی و کۆمەڵایەتی و لە ناوشەندە چارنووسی ئابووری و دارایی و خۆشگوزەرانی دانیشتوانی وڵاتەکەی ئێمە هیچ کەسێک چاوەڕێ نەبێ خەڵکی بەسرا ئاوی نەبێ بیخواتەوە بەڵام کوردستان ببێ بە سویسرا یعنی زۆر بەغەڵەت تاچوونەکە فۆرمان وابێ بە پێچەوانەکەشەوە هەر ڕاستە هەم خەڵکی عێراقیش چاوەڕێ نەبێ ئەوان ببن بە وڵاتێکی خۆشگوزەران و پێشکەوتوو بەڵام خەڵکی کوردستان نابێ بیخوات چکۆ بە تاکید ئەمە ڕنگدانە و کاردانەوەی زۆر خراپی لێ دەکەوێتەوە بە زەرری خەڵکی عێراق و ئەزمموی ڕابردوو ساڵانی لە شەستەکانەوە ئەومان پێدەڵێت کە عێراق بۆ عێراق و خەڵکی عێراق قازانج ئەوەیە کە لەگەڵ هەرێمی کوردستان ڕێک بکەون لەگەڵ گەلی کوردستان ڕێک بکەون و بە گیانی برایەتی و هاونیشتمانی بە یەکەوە تەعامل بکەین نەک بە گیانی دوژمنایەتی و وەکو دوو دوژمن و دوو جەبهەی دوژمن تەعامل لەگەڵێک بکەین بەڵام لە پاڵ ئەوەدا ئێمە لەگەڵ ئەوەین کە ئەرچی حکوومەتی هەرێم و ئەرچی دەسەڵاتە لە هەرێمی کوردستان کە یاساکان جێبەجێ بکە و هیچ یاساکمان لە هەرێمی کوردستان دیفاع لە تاڵانی فەرهودی سەرچاوەکانی داهات بکە بۆیە ئەمە ئەرچێکە دەبێت حکوومەتی هەرێم شانی بداتە بەر هەر کاتێک شانی نەداتە بەر کەواتە ئەرچ خۆی جێبەجێ نەکردووە ئێمە ڕابردوومان ناومێتکەرە واتە ڕابردووی ئەم دەسەڵاتە لە هەرێمی کوردستان چەند کابینەی پێشوو هەر هەموو بەیەکەوە لە ساڵی 1990 تا ئێستا هەمووی ناومێتکەرن بەڵام ئەوە معنای ئەوە نییە ئەمە کەواتە مادام ناومێتکەرە و کابینەکانی پێشوو حکوومەتەکانی پێشوو ئەمریکایان جێبەجێ نەکردووە و تاڵانی و گەندەڵی زیادی کردووە کەواتە کابینەی ئێستا حکوومەتی ئێستا یا کابینەی حکوومەتی داهاتوش ئەسڵان شانی لێ خاڵ بکەنەوە و یاسا جێبەجێ نەکەن و شەفافیت نەسەپێنن بەسەر سەرچاوەکانی داهاتدا بۆیە ئەوە بەردەوامە ئەوە ئەرچی حکوومەتی هەرێمە ئەو ئەرکە بەردەوام دەبێ کە دەست ملاحەقەی قاچاقچیەکانی داهات و سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان بکەن ئەو قاچاقچیانەی کە تەعافێکی ترسناک و فراوان کە بە پلەی یەکەم لە سەرچاوەکانی نەوت و سەرچاوە گازی و نەوتیەکان هەروەها لە دەواازەکانی گومرگی دەواازە سنووریەکان لە پەرۆزخانەوە تا دەواازەکانی کوردستانی سووریا هەروەها لە کۆکردنەوە و شێوازی کۆکردنەوەی باج و زەرایب لە ناوخۆدا و پێڵەن داهاتی ناوخۆ ئەوە دەبێت هەموو ڕۆژە ئەرچێکە دووبارە دەبێتەوە ئەوە ئەوەرکە لە شوێنی خۆیەتی و بەڕێکەوتن لەگەڵ حکوومەتی ئیتیحادی ئەوەرکە لە شوێنی خۆی لا ناچێت واتە ئەگەر حکوومەتی ئیتیحادیش لەگەڵ حکوومەتی هەرێم ڕێکەوێ و داهاتێکی باش و شایستەیەکی دارایی باش لە حکوومەتی ئیتیحادیشەوە بێ بۆ هەرێم ئەو معنای ئەوە نیە حکوومەتی هەرێم شانی خاڵی بکاتەوە لە بەرپرسیارەتی ڕەخسنی سەرچاوەکانی داهات کە بەپێچەوانە ئەمەیان زامنە بۆ ئایندە و داهات و گەلی ئێمە بۆیە ئێمە بۆ ئاڕاستەش فشاری خۆمان بەردەوام دەکەین کە هەر ڕۆژێک لە ڕۆژان ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ملاحەقەی و قاچاقچیانە بکە کە بێباکانە و دوود لە هەموو بەهایەکی ئەخلاقی و سیاسی تاڵان و فەرهودی سەرچاوەکانی داهات هەرێمی کوردستان دەکەن وەکۆی خۆتان چەندی راپۆرتان جۆ لێ بووە کەس شەوانە چەندین ملیۆن دۆلار لە گومرگ و دەواازە سنووریەکانەوە تاڵان دەکرێت و دەدزرێ باشە بەس وەکۆی کە هۆکاری چیە کە ئێستا هەموو کێشەکانی هەرێم لەگەڵ بەغدا لە موچە کورتکراوەتەوە حکوومەت هەرێم ئەو کێشەشی پێ چارەسەر ناکرێت پەیوەندی بە تاڵانی و ناتپەروەری ئێرەوێ پەیوەندی بە چیەوە بڵێن کە تەنها ئێستا کێشەی موچەکەشیان پێ چارەسەر ناکرێت کاتێک ئێمە من یەکێک لەو جەنگانی کە پێم وایە بەداخەوە کێشەی دۆزی کورد کێشەی کورد لە کوردستانی عێراق خەریکە هاتیو دەکەوێت خەریکە خاوەنی نەماوە کەس نییە دیفاعی لێ بکە هەموو قەزەکان کورد کراونەتەوە لە بابەتی موچە ئەمە بۆی دادپەروەرانە قسەی لەسەر بکەین مامۆستایەک کە بەیانیان هەڵدەستێ مهندسێک کە بەیانیان هەڵدەستێ فەرمانبەرێکی حکوومەت موچەخۆرێک کە بەیانیان هەڵدەستێ پارەی نییە خۆراک بۆ منداڵەکانی ئامادە بکە و منداڵەکەی پارەی نییە شیر بۆ منداڵەکەی بکڕێ پارەی نییە جلوبەرجی پێویست بۆ منداڵەکانی بکڕێ کچ و کوڕەکانی قوتابی زانکۆن یا قوتابین پارەی نییە جلوبەرجی پێویستیان بۆ بکڕێ پارەی هاتوچۆ گواستنەوەی منداڵەکانی نییە حەقی خۆیەتی بە پلەی یەکەم و تا ڕادێکی زۆر هەموو سەرنجی لەسەر ژیانی ڕۆژانە و موچەکەی بێ ئەرچی ئێمەشا خەم لەو بابەتە بخۆین بە پلەی یەکەم و ببین بە شەریکی خەم و کار بکەین بۆ چارەسەرکردنی و کێشەیە بەڵام لە پاڵ ئەوەدا ئێمە قەزەی کورد قەزەیەکی گەورەی تاریخیە لە شوێنی خۆی دەمێنێتەوە کێشەی موچەش چارەسەرکردن و کێشەی دەمێنێتەوە بەڵام ئەم حکومڕانی هەرێمی کوردستان بەهۆی شکست خواردووی و
بەهۆی کۆمەڵێک بابەتی ترسناک لەناو خۆیدا واتە هەم لە ئاستی ئەخلاقی سیاسی ئەوەی کە پەیوەندی بابەتی دیموکراتیزە و کردنی سیستەمی سیاسی و حکومە ڕەشید و شەفافەت لە حکومڕانی و ئەو بابەتە حکمی دام و دەستگاکان نەک حکمی کەسە دەستڕۆیشتەکان لەو بەتا ئەزمموی 20 ساڵ ڕابردوو سەلمانوێتی کام دەسەڵاتە شکستی خواردووە کە ئێمە لەگەڵ حکمی دام و دەستگا و قانونین لەگەڵ پێکەوە ژیانی ئاشتیانەی سیاسی و کۆمەڵایەتی و کلتورین لە نێوان پێکاتە جیاجیا سیاسیەکان پێکاتە جیاجیا کۆمەڵایەتی و نەتەوەیی و ئاینیەکان هەمووان و پێکەوە ژیانێکی ئاشتیانە و شەرافەتمەندانەی ڕاستەقینە نەک مزەیەف و درۆ و لە ئاستی پەیوەند بە سەرچاوەکانی داهاتەوە لەگەڵ جۆر ئاستێکی دادپەروەرین کە گونجاو و قابل بە جێبەجێکردنەوە ڕەوایەتی بێ و ئەمەش پەیوەندی بە کۆنتڕۆڵکردنی سەرچاوەکانی داهات و شەفافێت و محارەبەکردنی گەندەڵیەوە هەیە دەسەڵاتی هەرێمی کوردستان بەگشتی لە 28 بە 20 ساڵ ڕابردوودا شکستی خواردووە لەم بابەتە باش و ئەمە وای دۆخێکی خۆڵقاندوو دۆخێکی کارەسات کە کۆمەڵێک ئائیلە و خەڵک کە لە سەرچاوەکە لە ناوەندە سیاسیەکان دەسڕۆیشتون دەسەڵاتی سیاسی خۆیان خراپ بەکارهێناوە و ئەبیوسیان کردووە ئەو پێمە سوء استخدامیان کردووە بوون بە ملیاردێر و ملیۆنێر ببێ ئەوەی تیجارەت و کاسبێکی وازح بکەن و زۆرینە هەرە زۆری کەرتە کۆمەڵایەتی و خەڵکی وڵاتەکەی ئێمە ڕوبەڕووی کارەسات و میحنەت و تەنگانەی جیاجیای بژێوی و دارایی بوونەتەوە کە ئێستا کە ئێمە قسە دەکەین بەش لەو قۆناغەدان کە زۆرینەی خەڵکی وڵاتەکەی ئێمە لە ڕۆژگار و میحنەتێکی زۆر ترسناک دادەژین کە ئێمە ئاگامان لێیە کە خەڵکی وڵاتەکەی ئێمە ئەو خەڵکە سەربەرزە لە چ بارودۆخ و میحنەت و بارودۆخێکی کارەساتانە ترسناکدا ئەمە بارودۆخێکی دروست کردووە کە بە شێوەیەکی گشتی سەرنج لەسەر کێشە لە مێژینەکانی گەلی کوردستان نەماوە کۆتایی پێهاتووە هەم لەلایەن ئەو بەشێک کە حکومڕانە هەموو سەرنجەکە سەر پارەیە هەم بە پارە بۆ دزین هەم پارە بۆ کۆمپانیای جیاجیا و هەم ئەوەش کە بۆتە فشارێکی قورس بۆ دادنکردنی بابەتی ئەو پیاڵەن موچە و ئەو بابەتانە و ئەو بەشی تریش هەم لە ڕووی سیاسی پۆپۆلیستەکان و ئەوانە هەم خەڵکیش سەرنج لەسەر موچەی حەقی خۆشێتی ئەوەی پەیوەندی بە فەرمانبەرە ئەوەی پەیوەندی بە فەرمانبەران و موچەخۆران و خەڵکی وڵاتەکەمان و خەڵکی ئاسایر هەیە کە ڕۆژانە وتمان پارەی ئامادەکردنی ژەمی نییە حەقی خۆیەتی من هیچ گلەیەکمان لەوان نییە بەڵام گلەی لە سیاسیەکان و نخبەی سیاسی و معارضیان دەسەڵاتدار کە لەسەر بابەتی موچە کێشەکانی ترمان لەبیر چۆتەوە ئێستا لە بەغداد نە بابەتی کەرکووک ئێستا گفتوگۆی لەسەر دەکرێت نە ناوچە کێشە لەسەر کان و ئەوەی پێ دەڵێن ناوچە دابڕاوەکان گفتوگۆی لەسەر دەکرێت نە ئایندەی گەلی کوردستان گفتوگۆی لەسەر دەکرێت کە من شخصی خۆم پێم وایە ئێستا ئێمە ڕوبەڕووی بارودۆخێکی مەترسیدا دەبینەوە لە داهاتوودا دەبین ئەم قسەی من دێتەوە بیرتان و لە دوای هەڵبژاردنەکانی ئایندە و پێش هەڵبژاردنەکانی بەتایبەتی دوای هەڵبژاردنەکانی ئایندە بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق دەبینن چۆن سەرهەڵدانی شۆڤینیزمێکی گەورە خەڵکانێک بەدەسەڵات دەبن لە بەغداد کە هیچ بڕوایەکیان بە مافی گەلی ئێمە نابێ و بڕوایان بە کۆیلەکردنی بە کۆمەڵی گەلی کوردستان و وڵاتی ئێمە هەیە بڕوایان بە بنەما فیدراڵیەکانی ناو دەستوری ئێستای عێراق نەماوە ئەمەش وا دەکات کە گەلی ئێمەش ئامادەکاری نییە بە تایبەتی بەهۆی حکومڕانەکانەوە بەهۆی نخبەی سیاسیەوە ئامادەکاری نییە بۆ ڕۆژگارێکی ئەوە ئەمە کارەسات و مەترسیەکە قوڵتت دەکات باشە کاگرابوون زۆر بە کورتی چکە کاتم نەماوە بەس تۆ لە بابەتێک هە دەڵێ ئێستا گەلی کوردستانەوە کۆیەکەوە مەڵی کوێر ینی ڕابەرایەتی بکەن هەر جارە بەرەو شوێنێکی بەرن بڵێن ئیدارەدانی حکومڕانانی هەرێم بەم شێوەیە زۆر بە کورتی چکە کاتم نەماوە سپاس دەکەم دەزانی ئەوە پەیوەندی بە بابەتێکی قوڵ و هەملایەنە من توان بەستەنها بە چەندێ ڕێک ئاماژەی پێ بدەم کە من پێم وایە لەناو سیاسیانە کە پێم وایە بابەت تیارێکی سیاسی شیعی عروبی لە بەغداد بەرەو دەسەڵات دەڕاوە چەندین قۆناغی زۆر گرنگی بڕیوە و بۆ زانیاریتان ئەم بەشێکی زۆری ئەو قەرارانەی ئەم دوایی حکوومەتی اتحادی لە پەیوەندداری کوردستانەوە لەژێر کاریگەری و نفوزی ڕاستە خۆی ئەو تیارە شیعی عروبیەوەیە لە بەغداد و من پێم وایە ئەوەی پێی دەڵێن لە ئاستی عام پێی دەڵێن کورد و سنە لە بەغداددا هیچ دەسەڵات و نفوزێکیان نەماوە و دەمەوێت ئیزافەیەکش بکەم بۆی خەڵکی گوێ لێبن لە ئەوە دیدی منە کە ئەمریکاش ئێستا لە بەغداد ڕۆڵێکی سەرەکی نەماوە هەموو ئەمانە خەریکە پەراوێز دەکەون سراع ملمانی سیاسی لە بەغداد کەوتوتە نێوان دوو تیاری شیعیەوە هیچیان هەڵوەستیان باش نییە بەرامبەر کوردستان و گەلی کوردستان بەگشتی واتە استراتیژی دووریان باش نییە بەرامبەر گەلی کوردستان و هەرێمی کوردستان و خەڵکەکەی و بەتایبەتی ئەو باڵوس ئەو تیارێکی ئێستا بەرەو زاڵبوون دەڕا بەسەر حکوومەتی اتحادی و حکوومەتی بەغداد بەتایبەتی ئەگەر لە هەڵبژاردنەکانی داهاتوو بە فۆرمێک بیداتەوە کە سەرۆکایەتی حکوومەت لە بەغداد و پەرلەمان کۆنتڕۆڵ بکە من پێم وایە وڵاتەکەی ئێمە ڕوبەڕووی میحنەت و کارەسات دەبنەوە بەڵام بۆی ئێمە پێش لەو کارەسات و مەینەتیانە ببینەوە کە ئەلەوێ من دەڵێم چۆرن لەبەرەی فعلا نخبەی سیاسی حکومڕان و ناحکومڕان نایبینن کە لە بەغداد
چ ئاڵوگۆڕێکی گەورە ڕوویدا و بەرەو کوێ دەڕوا من پێم وایە ئێستا جێمان نێ بە درێژی باسی بکەین کاتەکەمان بە شێوە ناکە بەڵام باشترین وەڵامی ئێمە ئەوەیە کە حکومڕانیەکی دیموکرات و کرا و شەفاف و پێکەوە ژیانێکی ڕاستەقینی پێکەوە ژیانی سیاسی پێکەوە ژیانی کۆمەڵایەتی پێکەوە ژیانی کلتوری دامەزرێنین واتە ئەو پێی دەڵێن دیموکراسیەکی ڕاستەقینە کرانەوەیکی زیاتری سیاسی ولا پەیوەند بە سەرچاوەکانی داهاتچەوە ئێمە سەرچاوەکانی داهات کۆنتڕۆڵ بکەین لە ئەوەی مەلەفینەوت و گاز و گومرگ و دەرواز سنووریەکان داهاتەکان ناخۆ بۆی منەتمان بە کەس نەبێت لە کاتێکدا ئەگەر ملەتی ئێمە ڕوبەڕووی تنگانە و محنەت بووەوە ملەتی ئێمە بتوانێت خۆی بەخێوکا و خۆی بژیانێ نەکچێت لە دەروازەی خەڵکی ناحەزان لەم لاولا پاڕەتەوە بۆی موچێمانجێکی بۆ بدەن ئەم ئامادەکاری و ئەم ئەرکەی حکوومەتی هەرێمی کوردستان لە شوێنی خۆی دەمێنێ ڕێکەوت لەگەڵ حکوومەتی اتحادی بکرێ یان نەکرێت. بەڵێ سوپاس دەکەم کاتمان تەواو زۆر بەڕێز ڕابوون معروف سەرۆکی فراکسیۆنی ئایندە لە پەرلەمانی عێراق سوپاس دەکەم کە لەم بەرنامەیە لەگەڵ مامی سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ